بەڕێز هەڵگر شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵمانە. بەڕێز هەڵگر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دۆخی پرۆژە خزمەتگوزاریەکان لە دوای بڕیاری بە ئیدارەکردنی سۆران چۆنە ئێستا؟ بەڵێ زۆر سپاس. طبعاً بە دڵنیاییەوە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەنگاوەکانی پێش ئەوەی هەنگاوێک بۆ هەر بڕیارێک بداتن پلانێکی تایبەتی بدادەنێتن. بڕیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش لە کاتێکی زۆر گونجاو و بە بڕیارێکی مەدروسیش کاری لەسەرەوە کرد. ئەگەر سەیری بکەین هەردوای بڕیارەکە کار لەسەرەوە کرا کە بڕیاری ئیدارەی سەربەخۆی سۆران تەنها بڕیارێک و تەنها ناوێک نەبێتن، بەڵکو بڕیارێک بێتن سوودی لێ وەربژیرێتن، سوود لە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان وەربژیرێتن، سوود لەوە وەربژیرێتن کە پرۆژە خزمەتگوزاریەکان بە پلانێکی باشتر لەو سنوورە بستە بواری جێبەجێکردن. بۆیە ئێمە لە ماوەی ئەو سێ ساڵی ڕابردوو وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران بەو پلانانەی کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی بۆ ئێمە داناوە هەنگاو بە هەنگاوت ئەو پلانانەمان جێبەجێ کردووە، هەم لە بابەتی جێبەجێکردنی پرۆژەکان و لە چۆنیەتی جێبەجێکردنی پرۆژەکان و هەم لە بابەتە کارژێڕی و ئیداریەکانیش لە سنووری ئەو ناوچەیە بە هەبوونی ئەو بەڕێوەبەراتیانەوە کە بەو دوایە نەهاتنەکایەوە ئێمە هەوڵمەندا کە چۆن سوود لەو دەسەڵاتانە وەربگرین کە بە ئێمە دراوە بە چارەسەرکردنی زۆربەی کێشە و گری و گرفتەکان. بۆیە کە دەبینین ئێستا لەو ماوەیەدا هەست بەوە دەکرێتن کە دەتوانم ناوی لێ بنێم شۆڕشێکی ئاوەدانی ڕووی لەو دەبەرە کردووە هەتا ئەو دەقێش کە من قسە لەگەڵ ئێوە دەکەم پرۆژەکان لە سەرتاسەری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوە دەچێتن سەرڕێ هەموو ئەو قەیران و فشارانێک کە لەسەر کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە ئێمە هەموومان لەو بابەتە ئاگادارین. بەڵێ استراتیژیەتی کابینەی نوێم بۆ بابەتی خزمەتگوزاری تا چەندە سەرکەوتوو بووە؟ طبعاً پلانی کابینەی نوێم ئەگەر دیقەتی بدەی پلانێکی زۆر جیاواز بووە. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی باوەڕی بە چارەسەریە کاتیەکان نەبووە، باوەڕی بە چارەسەریە موسەکینەکان نەبووە لە هەموو بوارەکانەوە. هەوڵی داوە کێشەیەکەیە دراسی ئەو کێشەیە بکرێتن و پلان بۆ چارەسەرکردنی کێشەکە بکرێتن، چونکە ئەگەر ئێمە کێشەکانمان بە شێوەیەکی کاتی چارەسەر کردیان بە شێوەیەکی موسەکن چارەسەری دەکەین پاش فترەیەکی کە کێشەکە سەر هەڵدەداتەوە، بە شێوەیەکی کاتی چارەسەر دەکرێتن پاش فترێکی کە بە شێوەیەکی جیاواز سەر هەڵدەداتەوە. بۆیە بەرنامە و ڕۆیا و تێگەیشتنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆی کێشەکان ئەوە بووە کە چۆن بتوانێتن کێشەکان لە بنەڕەتەوە چارەسەر بکاتن. لە ماوەی ئەو 4 ساڵی ڕابردووەکە بکەنە 5 ساڵیش سەرڕای ئەو قەیرانانەی کە لەسەر کابینەی نوێم هەبووە و ئەو فشارانەی کە لە دەوروبەر هەبووە تەمانەوانە هەمووی ئاگادار بووینە، هەمووشان دەزانن کە استراتیژیەتی کابینەی نوێم لە چارەسەرکردنی کێشەکان بەس ئاراستەیەک بووە. هەر بۆیش ئەگەر سیر بکەیت دوژمنانی کورد لەو بابەتە تەبعاً ئەوان زۆر باشتریش دەزانن کە چارەسەرەکان بە ئاراستەیەکە پاش ماوەیەکی دیکە کە چارەسەرەکان بەو شێوەیە دەبێتن لەوانەیە تۆ ئەو پێویستت نەبێتن بە لە ڕووی سیاسیشەوە تۆ پێگەیەکی بەهێزت دەبێتن. هەر لەسەر ئەو ئەساسەشە هەرچی بربەست و کێشە هەیە بۆ بەرنامە و پلان و استراتیژیەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دروست دەکرێتن بۆ ئەوەی دەزانن ئەوان ئیتیجاه و ئاراستەی کابینەی نوێم بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ئاراستەیەکی دروستە بۆ ئەوەی ئەگەر هەر بە نمونە بهێنینەوە بۆ ئەوەی سەرچاوی داهات فرەچەشن بکاتن لەو بوارانە کە ئێمە تێیدا دەوڵەمەندین. تەمان ئەو پلانانە کە باسی پلانی چارەسەرکردنی کێشەی بنەڕەت دەکەم ئەوە پلانی دوورمەودانە، بۆیە ئەوانە هەردانێ و هەر لە سەرەتاوە کێشە و گرفت بۆ ئەو پلانە دابنێن. بەڵام بە خۆشحاڵیەوە جەنابی سەرۆکی حکوومەت توانی لە زۆر لەو بوارانەوە لە زۆر لەو کەرتانەوە زۆر لەو پلانانێک کە جەنابیان لە سەرەتای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە کارنامەی بۆ دانابوو زۆرێک لەو بەرنامانە بێخێتە بواری جێبەجێکردن کەواتە ڕۆڵ و دنیابینینی سەرۆکوەزیران مەسرور بارزانی تا چەند کاریگەری لەسەر بژاردنەوەی کۆی سێکتەرەکان هەبوو. ئەمە 3 ساڵە لەو حکوومەتە لەگەڵ جەنابیان کار دەکەین.
وەکو باسم کردێت تێگەیشتنی وێ ئێستا مەگەر باسی دەڤەری سۆران بکەین تێگەیشتنی جەنابیان بۆ نمونە سۆران ناوچەیەکی گەشتیاریە ئەو دەزانێتن ناوچەیەکی گەشتیاری ئەمە لەوانەیە نەتوانرا بێتن وەکو پێویست سوود لەو کەرتەوە بگرین جەنابی خۆی دێتن سەرپەرشتی بەرنامە و پرۆگرامێک دەکاتن بۆ ئەوەی بتوانین کەرتی گەشتیاری لێرانە لەو قۆناغە ببێنە قۆناغێکی زۆر پێشکەوتوتر و ببێنە قۆناغێکی لە ئاستی نێودەوڵەتی تێگەیشتنی جەنابیان بۆ نمونە لە کەرتی گەشتیاری لەوەی کە ئێستا هەیە بۆ ئەوەی بێتە قۆناغێکی دیکە کە خۆی سەرپەرشتی دەکە بڕوای بەوەیە کە ئەوەی ئێستا هەیە ئەمە دەتوانێت زۆر باشتر سوودی لێوە بگرن ببێتە داهاتێکی بە بەردەوامی بۆ هەرێمی کوردستان بۆ نمونە ئەگەر باس لە کشت و کاڵ بکەین زۆر جارە مەسەڵەن پێشتری هەبووە قەرزی بچووک بۆ ئەوانەی کشت و کاڵیان کردووە قەرزی بچووکیان پێدراوە ئایا تا چەندە توانراوە بەو قەرزانە کە بدرێتە هاوڵاتیان جوتیاران توانیوێتیان کە کردی کشت و کاڵی ببەنە خۆناغێریشتەکە جەنابیان دێک کار لەسەرەوە دەکاتن ئێمە ئەوەی کە هەیتمان ئەو کشت و کاڵێکە هەیتمان چۆن بتوانین بازاری بۆ بدۆزینەوە چۆن بتوانین ڕەوانەی دەرەوەی بکەین یعنی هەموو ئەو سێکتەرانە پلان و استراتیجەتی سەرۆک حکومەت لە چارەسەرکردنی کێشەکان بە شێوەیەکی کورت بنەڕەتیە ینی ئەمە لە خلالی ئەو چەند ساڵی ئەمەگەر باسی ساڵانی ڕابردوو ئەوەی کە کراوە تەمەنشیش کاری زۆر باش کراوە بەڵام کێشەکان وەکو باسم کردێت کێشەکان زیاتر بە کاتی چارەسەر کراوە هەر لە کێشە ئێستا ئەو بابەتی مەسەرەن کێشەی کارەبامان هەیە کێشەی بابەتی ئاو تێگەیشتنی جەنابی سەرۆکی حکوومەت لەم کابینێ ئەوەیە کە چۆن بتوانین بە بەرنامەیەکی داڕێژراو زۆر جارە من خۆم سەردانی دەکەم مەسەن لە کۆبنەوەکان کە دادەنیشین ئەمە قسەیەکم هەیە دەڵێم سەرفکردنی 100 ملیۆنی بەسەروبەر زۆر باشترە لە سەرفکردنی 1 ملیاری بێسەروبەر و بە بێپلان ڕوئیا و تێگەیشتنی جەنابیان ئەوەیە ئەو 100 ملیۆنێک کە لە بەردەستماندا چۆن بتوانین زۆرترین سوودی لێوە بگرین بە پلان و بەرنامەیەکی داڕێژراو بتوانین لەگەڵم کاری لەسەر بکەین ئەم هەموو لەگەڵ دنیا بینینە باشە لەگەڵم خزمەت گوزاریانە بەم شێوەیە لەگەڵ باشترکردنی دۆڕی خزمەت گوزارەکان لەگەڵ دەسەڵات بە ئیدارە سەربەخۆکان یعنی بۆچی دژایەتیەک لێسەر وەزیرە يعني أما بسيارة جوهرية كيكا سيرة بله جنابيان ليكك لبنانكان زور بواضحي جوابي ولامي أو بسيارة دوا إمش دائما استلا إدارة زور جارانش كا زور جاران أو بسيارة روبروي مما ذكرته وما دلين أواني كحزيان لياسا وقانونا ريجكان يكجار زورا أواني حزیان لە قانونیە ڕێژەکەیان بچووکە بەڵام دەنجیان بەرزە دەنجیوان بەرزترێت وا هەز دەکەی کە هەموو خەڵک ناڕازیە دەنجیوانە بە هەمان شێوە ئەوەی کە جەنابی کاری لەسەر کردووە و ئیش لەسەر کردووە ئەو بەرنامەیە کە بە ئێمەداوە لە ئیدارەی سۆران ئەمە توانیتمان سەرکەوتوو موفق بین بە پێی ئەو پلانێ بۆ ئێمەداناوە لە نەتیجە کە تیجاکە بەرەو ئاراستەیەشی دروستەوەکو باسم کرد دوژمنانی ما دەزانن ئەو ئاراستەکەی چۆنە دێن کارێکی جددی لەسەرەوە دەکەن و ئەوەی کە جێگای داخە تەمان ئەوانەی دوژمنەکان دەزانن بەڵام ئەوەی کە جێگای داخ و پرسیارە لایەنە سیاسیە ناوخۆیەکان کە ئەوانەی زۆر لە نزیکەوە لەگەڵ جەنابیان کار دەکەن ئەوانەی کە زۆر لە نزیکەوە لەگەڵ جەنابیان کار دەکەن و ئەوانەی کە لە وڵاتانی دەرەوە خوێندنیان تەواو کردووە و لە وڵاتانی دەرەوە ژیانیان بەسەر بردووە دەزانن ڕوئیا و تێگەیشتنی سەرۆکی حکوومەت لە چارەسەرکردنی کێشەکان چەندە لە ئەو کارێکی سەردەمیانە و مۆدێرنانە و پێشکەوتووە ئەوان خۆشیان دەزانن بەڵام کە دێن بەربەستی بۆ دروست دەکەن تەنها یەک وەڵام دەتوانین ئیسان تەوقعی بکە ئەوەیە کە نانەوێتن بەرەو ئاراستەیەکی دروست و بەرەو کوردستانێکی ئارام و بەرەو کوردستانێکی بەهێز بڕواتن چونکە لە نەتیجە ئەوان وا بیر دەکەنەوە کە ئەوە دەبێتە دەستکەوتێک بۆ خودی جەنابی سەرۆکی حکوومەت لە کاتێکدا ئەوە دەبێتە دەستکەوتێک بۆ هەموو هەرێمی کوردستان نەک بۆ تەنها بۆ جەنابیان بەڵام ئەوان کە دێن بەربەست دروست دەکەن لەوە دڵنیانە ئەو بەرنامەیە کە جەنابیان دایناوە کە من خۆم لە نزیکەوە لە ماوەی ئەو 3 ساڵێکە لەگەڵ جەنابیان کار دەکەم زۆر باش لەوە دەزانم کە بەرنامەی جەنابیان چارەسەرکردنیێکی بنەڕەتی زۆربەی کێشە و گرفتەکانە و ئەوانەی کە لە خودی لەگە جەنابیان کار دەکەن طبعاً ئەوان ئەو حقیقەتەی دەزان بۆ زانیاری ئێوەی بەڕێز ئەو حقیقەتە دەزان ئەو ڕاستی دەزانن کە ئەگەر بێت و ئەو بەرنامانی جەنابیان دایناوە بە هەمیان پاڵپشت و پشتگیری بن بۆ ئەوە جێبەجێ بکرێ
ئێمە ئەو کێشە سیاسیانە کە ئێستا لە سەری ئێمە هەیە لە وڵاتان لە بەغدا و لە شوێنەکانی دیکە تووشی ئەو فشارانە نبینەوە پێویستیشمان پێ نابێتن بۆیە لە جیاتی ئەوەی بربەست و کێشەی بۆ دروست بکەن دەبا وەک یەک تیم پشت و قووەتی جەنابی سەرۆک حکوومەتمان بۆ ئەوەی بمانتوانی بە لەو کێشانەی کە ئێستا ڕوبەڕووی بووینەوە چارەسەر بگرێت و ئەگەر دەرفەتم بدەیت هەموو ئەوانە کە باز لەوە دەکرا مەسەڵەن بۆ نمونە داهاتی نەوت هەبوو چەندان جار لە بەرنامەکان لە دانیشتەکان لە کۆبوونەوەکان باسی لەوە دەکرد کە حقیقەتی ئەو بابەتە چۆنە بەڵام هیچ پشتگیریشیان لێ نەکردووە ئێستاش ئامادەنی لە بازەکەشی بدەن کە ئەوان بوونە هۆکاری ئەوەی کە هەرچی داهاتی ئەم کوردستانەیە تەسلیم بە بەغدا بکرێتەوە ئێستاش کە ئەو کێشانە لە بەغدا دروست دەکرێتن چۆن ئەو کاتە بووبنە پشتگیری ئەو بڕیارانەی کە لە بەغدادا دەسون و ناتوانانی پشتگیری جەنابی سەرۆک حکوومەتیان نەکرد ئێستاش بە هەمان شێوە ئەستن بەرگریش لەوە ناکەن کە دان بۆ دابنێن بڵێن بڕیارەکانی جەنابەت دروست بوو ئێمە نەماتوانی پشتگیری لێ بکەن نەدان بۆ دادنێن نەقسەش لەسەر دەکەن بۆیە لەوە دڵنیا بە کە بەرنامەی جەنابی سەرۆک حکوومەت بەو ئاراستەیەکی دروستە و دڵنیاش من هەر ئەو ئاراستەیە سەر دەگریتن لە ئایندە خۆشان دان بۆ ڕاستی دادنێن. بەڕێز سەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان کاگەڵ بەخێر بێت.